سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ دەکەم. کۆنسوڵی ئەمریکا پەیامێک ئاڕاستەی پارتی و یەکێتی دەکات. تەنها مانگی پێشوو حکوومەتی هەرێم 556 ملیار دیناری داهاتی نەوتی دەستکەوتووە. موچەی بەشێک لە موچەخۆرانی کوردستان دەخرێتە سەر بەغدا. کۆنسوڵی ئەمریکا لە هەرێمی کوردستان ئاشکرای دەکات وڵاتەکەی پەیامێکی ئاڕاستەی پارتی و یەکێتی کردووە پێیان وتراوە جیاوازیەکان و کێشەکانیان بەلا بنێن و ماڵێکی یەکگرتو و بنیاد منێن. کۆنسوڵی گشتی ئەمریکا لە هەرێمی کوردستان لە وەڵامی پرسیارێکی تایبەتی شارپرێزدا لەبارەی پەیوەندیەکانی نێوان پارتی و یەکێتی و ڕۆڵی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەو نێوەندەدا ئاشکرای کرد ئەمریکا بە وردی و لە نزیکەوە چاودێری دۆخی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی پارتی و یەکێتی دەکات. کۆنسوڵی گشتی ئەمریکا لە هەرێمی کوردستان بۆ شارپرێز جەختی کردەوە نەیشارینەوە وەک ئەمریکا هاوشانێکی یەکگرتوومان دەوێت لە هەرێمی کوردستان و هەمیشە پێمان ڕاگەیاندون ماڵێکی یەکگرتو و زیاتر گەشە دەکات و زیاتر لە برەوداندا دەبێت. پەیامێکیشی ئاڕاستەی پارتی و یەکێتی کردو ناڕاستەوخۆ هۆشداری داوتی وە باشترە جیاوازیەکانیان وەلا بنێن و کوردستانێکی یەکگرتو و گرنگی زیاتری دەبێت لای ئەمریکا. ئەگەر ئەو یەکگرتنە ڕوو بدات و ئاشتی و تەبایی لە هەرێم ڕوویدا پلان و بەرنامەی ئەمریکا لەم ساڵدا باشتر دەچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەندەمێکی پەرلەمانی کوردستان ڕای دەگەینێت مانگی 12 ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێم 12,254,000 بەرمیل نەوتی فرۆشتووە کە داهاتەکەی 844 ملیۆن دۆلار بووە. عەلی حەمەساڵح ئەندامی لیژنەوەی دارایی لە پەرلەمانی کوردستان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاوی کردوتەوە بەپێی ئەو بەڵگەنامانەی لەبەردەستی ئەوە. مانگی پێشوو هەرێمی کوردستان 12 ملیۆن و 255,000 بەرمیل نەوتی فرۆشتووە. ڕوونشی کردوێتەوە نرخی بەرمیلێک نەوت بە نزیکەی 68 دلار و 91 سنت فرۆشراوە. نزیکەی لە 56 داهات بۆ کۆمپانیەکان و کرێیبۆری و خەرجی بووە. بەمەش پوختەی داهات دەگاتە 371 ملیۆن دلار. ئەو پەرلەمانتارە وتوشێتی ئەگەر 100 دلار بە 150,000 دینار هەژمار بکرێت دەکاتە 556 ملیار دینار. پارەی پێویستیش بۆ موچە زیاتر لە 900 ملیار دینارە، بۆیە ئەم پرۆسەیە پێویستی بە پێداچوونەوەی جددیە. وەزارەتی پەروەردەی عێراق بڕیاریدا موچە و میلاکی سەرجەم مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان بخرێتەوە سەر بەغدا. سەناگەرمیانی بەڕێوەبەری بەشی کوردی لە وەزارەتی پەروەردەی عێراق ڕایگەیاند ئەمڕۆ چوارشەممە تایبەت بە گواستنەوەی میلاک و موچەی مامۆستایانی بەشی کوردی لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان بۆ سەر وەزارەتی پەروەردەی عێراق نووسراوێکی ئەنجومەنی وەزیرانی عێراقمان پێگەشت. ڕاشی گەیاند بڕیارەکە سەرجەم مامۆستایانی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دەگرێتەوە. بەڕێوەبەری بەشی کوردی لە وەزارەتی پەروەردەی عێراق باسی لەوەش کردووە لە سبەینەوە دەست دەکرێت بە گواستنەوەی ڕاژەکانیان. لە گەدەرکردنەوەیەکی بەپەلەدا دادگای بەغدا داوا لە خەلیل چوانی وەزیری دادی حکوومەتی عێراق پشکی یەکێتی دەکات بچێتە بەردەم دادگا. با جۆری ئەو زانیاریانەی میدیای عێراقی بڵاوی کردوتەوە دەستەی نەزاهەی فیدراڵی ئاشکرای کردووە بە تۆمەتی خراپ بەکارهێنانی دەسەڵات و پۆستەکەی. دادگای کەرخی دوو فەرمانی بانگێشکردنی بۆ خالیل چوانی وەزیری دادی عێراق دەرکردووە. دەستەی نەزاها فەرمانێکی بۆ هەر یەک لە خالیل چوانی وەزیری داد و بەڕێوەبەری پێدانی مۆڵەتە ئەمنیەکان لە وەزارەتی داد دەرکردووە. داوایان لێ دەکات لە بەردەم دادگای کەرخ ئامادە بن. دەستەی نەزاها ئەو دوو بەرپرسەی بەوە تۆمەتبار کردووە دەسەڵات و ئەرکی خۆیان قۆستۆتەوە و جێبەجێکردنی بڕیارێکی دادوەری دادگای لێکۆڵینەوەیان لەبارەی دۆسی خواردنی زیندانی کراوان و ڕاگیراوان پاک خستووە. لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەر.